لە پێشبڕکێی جوانکاری لە ئیسرائیل بۆ کۆبوونەوەی سەرکردەکان. وەزیرانی دەرەوەی ئیسرائیل و مەغریب و بەحرین و ئیماراتی یەکگرتووی عەرەبی و میسر پێکەوە شان بەشانی یەکتری لە ئیسرائیل وەستان. تەنها چەند ساڵێک لەمەوبەر ئەم جۆرە کۆبوونەوانە لە خەیاڵیشدا مەحاڵ بوو. لە ناوچەکەدا دوای ڕێکەوتنی ئەبراهامی ساڵی 2020 سەرۆک ترامپ پەیوەندیە دیبلۆماسیەکانی ئاسایی کردەوە. پەیوەندیەکی قوڵتر لە ناوچەکە هەیە لە نێوان ئیسرائیل و بەحرین و ئیماراتی یەکگرتووی عەرەبی و مەغریب و سوودان وەک گرنگترین سەرکەوتنی سەرۆک ترامپ سیر دەکرێت لە سیاسەتی دەرەوەیدا. دوای 10 ساڵ لە دووبەرەشی و ململانەیە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ ڕادەگەێنین. پێش ڕێکەوتنەکان تێڕوانینێکی ناوچەی 10 ساڵە هەبوو کە ئاشتی عەرەبی و ئیسرائیلی بەبێ دروستبوونی دەوڵەتێکی فەلەستینی ناتوانرێت بەدی بێت. بەڵام ترسی ناوچەکە لە پتەوبوونی پێگەی ئێران یارمەتیدەر بوو بۆ گۆڕینی ئەو تێڕوانینە. بایدن کاتێک چاوی بە مەحموود عەباس سەرۆکی فەلەستین دەکەوێت پشتیوانی خۆی بۆ چارەسەری دوو دەوڵەت دەربڕی. لە هەمان کادا ئیدارەکەی بەهێمنی پاڵ بە فراوانکردنی ڕێکەوتنەکەەوە دەنێت. ئێمە ئەوەمان بۆ ناوچەکە پێ باشە بۆ بەرژەوەندی ئاسایشی هەموو لایەنە پەیوەندیدارەکانی ناوچەکە بە ئەمریکاشەوە. دۆسەی فەلەستین لای شا سەلمان شای سعودیە گرنگ بوو، بەڵام کوڕەکەی محەممەد بن سەلمان شازادەی جێنشین بۆ چونێکی جیاوازی هەیە. شازادەی جێنشینی سعودیە لە بەهاردا ڕاگەیاند کە بەڕاستی ئیسرائیل ئەگەرێکە بۆ هاوپەیمانی دەبێت ئاساییکردنەوە ڕوو بدات. دوای گەشتەکەی ترامپ لە ساڵی 2017 بە فڕۆکە لە ڕیاضەوە بۆ تەلئەبیب، سعودیە ڕێگە دەدا کە بایدن ڕاستەوخۆ لە تەلئەبیبەوە بڕوا بۆ جەددا. یەکەم جار بوو بۆ سەرۆکی ئەمریکا. ئەوەش نیشانەیەکی دیکەی گەرمبوونەوەی پەیوەندە دوو قۆڵیەکانە، تەنانەت ئەگەر ئاسایی بوونەوەی نێوان ئیسرائیل و سعودیەش نزیک نەبێت. لەسەر ئەستێکی باڵا پەیوەندیەکان بەرەوکرانەوە دەچن. پێم وایە بە شێوەیەک ئەوە ئامادەکردنی خەڵکی سعودیەیە بۆ ئەو بیرۆکەیە کە ئیسرائیل لە ناوچەکە کارکتەرێکی خراپ نییە. چاودێران چاودێری دەکەن کە ئایا ڕیاض ڕێگە بەگەشتی فڕۆکەوانی ڕاستەوخۆ دەدا لە تەلئەبیبەوە بۆ ڕیاض بۆ زیارەتی حاج بەلە بەرچاوگرتنی کاریگەری شانشین لە جیهانی مسلماناندا. دانپێدانانی سعودیەش بۆ ئیسرائیل کاریگەری بەرچاویە بێت، تەنانەت لە شوێنەکانی دووری وەکو ئەندەنوسیا کە گەورەترین موسڵمانی جیهان لەوەیە، کە ئەوان هاوسۆزن و پەیوەندیەکی باشیان لەگەڵ فەلەستینیەکاندا هەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پارسی ویدا کوسوارە لە کۆشکی سپیەوە.